ئامە دەوانی بەڕێز بە خەراتنی هەموو لایەکانەکەین بۆ کەزانن ئەمڕۆ 2 ساڵی تەواو تێپەڕە بێ بەسەر شەهیدبوونی هەردوو هەڤاڵ و هاوکار و هاوڕێمان هەڤاڵانمان گوڵستان تارا و هێرۆ بەهادین. بۆ بۆنەیەوە ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بۆ ئەوی جارێکی دیکە یادیان بەرز و پیرۆز ڕابگرین. ئەلبەتە ئەمە نوویست ئەمڕۆ لە شوێنی شەهیدبوونەکەیان ئەم لێدوانە بدەین و ئەم چالاکیە ئەنجام بدەین، بەڵام بەداخەوە بەوەی هەندێک ڕێکاری ئەمنیەوە نەمانتوانی کە لە شوێنی شەهیدبوونەکان ئەم چالاکی ئەنجام بدەین، بۆیە لە ئۆفیسی سەرەکی کۆمپانیای چەتر لە بەردەم مۆنومنتی شەهیدانمان کە ئەمەی لە پشتمانەوە دیارە مۆنومنتی شەهیدانی ڕاگەیاندنی ئازاد بەگشتی و بەتایبەت کۆمپانیای چەترە، لێرەوە جارێکی دیکە پەیمانی درێژە پێدان بە ڕێبازی شەهیدان دووپات دەکەینەوە و پەیامی ڕاگەیاندنی ئازاد لێرەوە پێشکەشی ڕایگشتی دەکەین. ئێستاش داوا لە هەڤاڵم هەوار محەممەدەکەم فەرمێ پەیامی ڕاگەیاندنی ئازاد پێشکەش بە و سوپاس. تیرۆر و تۆقاندن قەڵەمی ئازاد و دەنگی حەقیقەت ڕاناوەستێنێت. لەو چرکە ساتەوەی وشە دەبێتە پردێک بۆ گەیاندنی ڕاستی و کامێرا دەبێتە چاوێکی بێدار بۆ تۆمارکردنی ئازارەکانی نیشتیمان. مێژوویەکی نوێ بۆ چاپەمەنی ئازاد لە کوردستان دەنووسرێتەوە. ئەم مێژووە کە بە خوێنی ڕۆژنامەنووسانی ڕاستی سوور بووە، چیرۆکی ڕەوڕەوەیەکە کە هیچ تەمومژێکی تیرۆر و گەردەلوولێکی تۆقاندن ناتوانێت ڕێگەی لێ بگرێت. ئەمڕۆ کە لێرە کۆبووینەتەوە تەنیا بۆ یادکردنەوەی چەند ناوێک نییە، بەڵکو بۆ بەرزڕاگرتنی ڕێبازێکە کە لە پێناو هۆشیاری گشتی و بەرگریکردن لە مافە بنەڕەتیەکانی مرۆڤ باجێکی گەورەی داوە. ئێمە وەک ڕاگەیاندنی ئازاد لەژێر سێبەری جوگرافیایەکی پڕ لە مەترسیدا کار دەکەین. لەم ناوچەیەدا کاری ڕۆژنامەنووسی تەنیا گواستنەوەی هەواڵ نییە، بەڵکو ڕوبەڕووبوونەوەی مەکینەیەکی گەورەی بێدەنگکردنە، وەک چۆن لە هەموو بنەما یاسایی مرۆییەکاندا هاتووە. کوردستان و ناوچە جێناکۆکەکان پێویستیان بە پاراستنی زیاتری دەنگی ئازاد هەیە. لەم نیشتیمانەدا ڕاگەیاندنی ئازاد بووەتە چرایەک کە ڕێگەی ئازادی بۆ گەلەکەمان ڕووناک دەکاتەوە. زۆر جاری یەکەم چەکی هێرشبەران ئاراستەی ئەو قەڵەمانە دەکرێت کە ڕاستیەکان وەک خۆی دەنووسنەوە. ئەمڕۆ 23 ئابی 2026 2 ساڵ بەسەر ئەو تاوانە دڕندانەیەدا تێدەپەڕێت کە لە نزیک شاری سەید سادق ئەنجام درا. لەو ڕۆژە خەمناکەدا 2 ئەستێرەی گەشی ئاسمانی ڕاگەیاندنی کوردی گوڵستان تارا و هێرۆ بەهادین بە شێوێکی نامرۆڤانە کرانە ئامانج. ئەوان نەچەکیان پێبوو نەبەشێک بوون لە بەرەی جەنگ، تەنیا کامێرەیەکیان پێبوو کە دەبووە دەنگ و ڕەنگی گەل و حەقیقەتیان تێدا تۆمار دەکرد و قەڵەمێک بوون کە مێژووی بەرخۆدانی مرۆڤایەتیان دەنووسیەوە. بەپێی مادەی 79 پرۆتۆکۆلی یەکەمی زیادکراوی ڕێکەوتنامەی جنێف، ڕۆژنامەنووسان لە ناوچەی ململانەکاندا وەک کەسانی مەدەنی دەناسرێن و هەر هێرشێکی ئەنقەست بۆ سەر ئەوان بە تاوانی جەنگ ئاژمار دەکرێت. تیرۆرکردنی گوڵستان و هێرۆ پێشێلکردنی ئاشکرای هەموو پەیماننامە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ و ئازادی ڕادربڕین بوو. دوای 2 ساڵ ئێمە لێرەین، نەک وەک شۆڕژگەر، بەڵکو وەک درێژە پێدەری ڕێگەی پیشەی و مرۆیی ئەوان. دەنگی حەقیقەتی ئەوان کپ ناگرێت و قەڵەمەکەیان لە دەستی هەزاران گەنجی تینووی ئازادیدا دەنووسێتەوە. لە ماوەی ئەم 2 ساڵەدا هێرشەکانیان تەنیا بەوان نەوەستا، بەڵکو ڕێهەواڵانی تری وەک عەزیز کۆیل و ئۆغڵو، نازم داشتان و جیهان بیلگینیش بوونە قوربانی ئەو عەقلیەتە تاریکەی کە لە ڕاستی دەترسێ. ئەم زنجیرە تیرۆرە نیشانەی شکستێکی ئەخلاقی و یاساییە لە ئاست پاراستنی ڕۆژنامەنووسان. ئێستا کە ناوچەکە لە قۆناغێکی هەستیاردایە و هەمووان باس لە دیالۆگ و ئاشتی دەکەن، ئەرکی ڕاگەیاندنی ئازاد قورستر دەبێت. ئێمە دەبینە بڵندگۆی ئەو گەلانەی کە دەیانەوێت لە دەرەوەی چوارچێوە تونند و تیژیەکان بە ئاشتی و دیموکراسی بژین لە ڕوانگەی یاساییەوە. بێدەنگی کۆمەلگەی نێودەوڵەتی بەرامبەر بەم تیرۆرانە هانی تاوانباران دەدات بۆ بەردەوام بوون. بۆیە داوا دەکەین دامەزراوە یاساییەکان چی دی ڕێگە نەدەن بکوژانی قەڵەم لە سزا ڕزگاریان ببێت. لە کۆتاییدا لە بەردەم شکۆی ئەو قوربانیانەدا بەڵند و پات دەکەینەوە. ڕێبواری ڕێگەی ڕاستی دەبین. تیرۆر دەتوانێت جەستەمان لێ وەرگرێتەوە، بەڵام هەرگیز ناتوانێت ئەو حەقیقەتە بکوژێت کە ئێمە نوێنەرایەتی دەکەین. سڵاو لە گیانی پاکی هەموو ئەو ڕۆژنامەنووسانەی لە پێناو وشەی حەقدا گیانیان بەخشی. سڵاو لە خۆڕاگری قەڵەمە نەبەزەکان. شەهیدانی ڕێگەی حەقیقەت نامرن. چاپەمەنی ئازاد 23 ئابی 2026. سوپاس.